مذاکرەی تەفاهم لە بینی وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگە دیارە ئەم حەدەسەی کە دوێنێ ڕوویدا لە بارەگای سەرۆکایەتی هەرێم بە حزوری جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و جێگرانی سەرۆکی هەرێم و کۆمەڵێک لە ئەفسەرانی پلە باڵای وەزارەتی پێشمەرگە و کۆمەڵێک ئەفسەری پلە باڵای هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و لە کوردستان و بە حزوری سەفیر و قونسڵ و ستافی سەفارەت و قونسڵیەتی ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەم حەدەسەی کە دوێنێکە بڵێن ئەو مزەکەری تەفاهمی کە دوێنێکە واژووکرا شتێکی تازە نییە. ئەم مزەکەرەیە لە ساڵی 2016ەوە لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا هەیە و ئەم ساڵیش ئەو مزەکەرەیە تازە کرایەوە. دیارە تازەکردنەوەی مزەکەرەکە بۆ ئەم ساڵ تەنها جیاوازیەکی کە هەبێت ماوەکەی زیاترە، ساڵانی پێشوو ساڵ مزەکەرەکە تازە کرایەوە. دیارە ئەم مزەکەرەیەش کە لە ساڵی 2016ەوە تا ئێستا بەردەوامە بە ئاگاداری و بە موافقەتی حکوومەتی بەغدایە. لە هەمان کاتە ئەم مزەکەرەیە لێک تێگەیشتنیەکە لە نێوان حکوومەتی ئەمریکا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تەمسیل بە وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بە موافقەتی حکوومەتی عێراقی و وەزارەتی بەرگری بۆ ئاگاداری ئەوان بۆ شەڕی داعش، بۆ لە ناوبردننی داعشە کە ئەم هێزانە هاوکار و هەماهەنگی یەک بن بۆ شەڕی داعش. دیارە با بڵێن مزەکەرەی تەفاهومەکە هاوکاریەکانی ئەوەی کە لەسەر وڵاتی ئەمریکای هاوکاریەکانیان بۆ شەڕی داعش چ مادی بێت چ معنەوی بێت چ لە بواری چەک و تەسلیح و تەجهیز و هەواڵگری و هەموو بوارەکانی کەوا بتوانین داعشی پێ لە ناوبەرین بە هەمومان بە هێزە ئەمنیەکانی عێراق بە وەزارەتی پێشمەرگە بە تەحالوفی دەولی کە ئەمریکا قیادەیەکات. دیارە جگە لەوەش لە مزەکەرەکە کۆمەڵێک ئیلتیزامات هەیە بۆ وەزارەتی پێشمەرگە. ئەشێک لەوانە لە ناوبردننی داعشە هەماهەنگیکردنە لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش و لە ناوبردننی داعش و دروستکردنی با بڵین هەماهەنگیەکی تەندروستی پرۆفیشناڵە لە بینی هێزە ئەمنیەکانی عێراق و وەزارەتی پێشمەرگە و لە هەمان کاتە وەزارەتی پێشمەرگەش مولزەمەکە کەوا کۆمەڵێک با بڵین چاکسازی دەستگایی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە بکە لە بواری قیادە و کۆنتترۆل، لە بواری ڕێخستنەوەی هێزەکان، لە بواری مەشق، لە بواری یاسایی، لە بواری یەکەی ژمێریاری و پێدانی موچە بە ئەلکترۆنی. ئەمە کۆمەڵێک ئیلتیزاماتە کە هەموو لایەشی پێوە پابەند دەبێ و بڵێن ئەم مزەکەرەی تەفاهومە هەموو لایەک لەسەر ئەم مزەکەرەیە ڕازیە بۆ ئەوەی کەوا بە یەکەوە شەڕی داعشکەین، بە یەکەوە هێزەکان ڕێخینەوە، هەم هێزەکانی ئەمریکا، هەم تەحالوفی دەولی، هەم وەزارەتی پێشمەرگە، هەم هێزە ئەمنیەکانی عێراق. جارێشکە بە خێراتنتانەکەم ئەگەر پرسیارتان هەبێ ئامادە وەڵامی پرسیارەکانتان دەمەوە. ئەوەی کە لە ئەم مزەکەرەی تەفاهومە هەیە لەسەر ناوچەی شێشە لەسەرەکان با بڵین ئیلزاممانەکە کە وەزارەتی پێشمەرگە، هێزەکانی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق پەیوەندیان هەبێت، میکانیزمێک هەبێ بۆ شەڕی داعش لە ناوچە شێشە لەسەرەکان بە تایبەت و لە هەموو عێراقیش بە شێوەیەکی گشتی. لەوانە بۆ نمونە دروستکردنی 4 سنتەری هەماهەنگیە لە خانەقین و کەرکووک و مەخمور و لە مووسڵ، 2 سنتەری هەماهەنگی لە هەولێر و لە بەغدا. لە هەمان کاتە ئێستا بەرنامەمانەیە 2 لیوای مشتەرەک دروستکەین ئەوەی کە سەر بە ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە تەواو بووە، ئەوەی کە کەماوەتەوە ئەبێ وەزارەتی ماڵی مالی بەغدا تەخسیسێک بودجەیەک دانێ بۆ ئەو لیوا مشتەرەکە بۆی بتوانن تەفعیل بن لەو مەنتیقانە. جگە لەوەش ئەوەی کە لە مزەکەرەکەیە هەیە ئەمە واجبی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگەیە کە هەماهەنگی هەبێ لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق و حکوومەتی عێراق بەپی ئەو خاڵانەی کە ئەو خاڵە ڕئیسیانەی کە بڵێن کێشەن تا ئێستا نەگەیشتونەتە تەفاهم لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدراڵ لە بەغدا بۆ نمونە کێشەی ناوچە کێشە لەسەرەکانە، کێشەی بودجەی پێشمەرگەیە، هەماهەنگیە، کۆمەڵی کێشەیەکی ئابووریشی تایە.